بشرفانه تواوی کرده کارکن من کشکن من ادم کرد ايوه اشوف تعظيم يعني كان كسفتنا سليماني كان ترك دل فاستان تواوي لا عشيا بله المردم لا شو كذا ايوه تراشن ايوه كوفريشن ايوه بينام نحن كان هو يكيتنا تو شيخ جنگي هواو كان بشرف المردم وتماشا لەگەڵ هیچ کەسەی ناکەم بەڵام ئەوەی کە لە کەرکووکە دڵی چەند ملیۆن کردشکە ئەوەی کە لە کەرکووکرا ئەوە نەبوو کە تۆ ئێڵیت من هیچم نەوتووە جەنابەت بەر لەوەی کە من قسەی بکەم ئەڵێ من بە تەمام شتێکی تر بڵێم بەڵام هیچم نەوتووە ئەزانی ئێمە چاکە زانی چی بەسەر عەفرین هات تەماشی بەسەر کەرکووک هات بەڵام مێژوو دادپەروەری تەواو نەک من نەک بە ڕێستان مێژوو ئەڵێ کێ هەڵای کرد مێژووی ئەڵێ کێ فرمێسکی دا بە چاوی پێشمەرگ ئەوەتان لەبیر نەچێت سپاس